چەرچڵ لە گەرماوەکاتە دەرەوە و جگەرە بەناو بانگەکەی بەدەمەوە بوو. بینی لینکۆڵن بەرامبەری وەستاوە و تەماشای دەکات. سوتووی جگەرەکەی تەکاند و وتی: جەنابی سەرۆک، ئەم جارە منت گرت، لەپڕ شێوەکە دیار نەما. ئەمە دیارترین چیرۆکی سەیرە لە کۆشکی سپی ئەمریکادا. من توانانەقیم بە زنجیرەیە کورت و پخوت پێتان دەڵێم لە ئەمریکا چی ڕوو دەدات. کۆشکی سپی بەناوبانگترین و دیارترین کۆشک لە ئەمریکا و بگرە هەموو گیانیش. ساڵی 1792 لەلایەن یەکەم سەرۆکی ئەمریکاوە جۆرج واشنتن شوێنەکەی دیاری کرا و بناغەکەی دانرا، بەڵام دوای 8 ساڵ تەواو بوو خۆی تیایدا نەژیا. کۆشکی سپی شوێنی نیشتەجێبوون و کارکردنی سەرۆکی ئەمریکایە و ڕەمزی دەستا و دەستکردنی دەسەڵاتە لەم وڵاتە و شاهیدە بەسەر مێژووی 200 ساڵەی ئەمریکاوە. لەم ماڵە زەبەلاحەدا 132 ژوور و 412 دەرگا و 35 گەرما و ئەو دەست بوونی هەیە و لە 6 نهۆم پێکاتووە. ئەمە تەنها ئەوەی کە لە پێشچاوە. لە خوارەوەی پیناکە تونێل و پەناگەی شاراوە زۆر بوونی هەیە کە سەرۆک دەپارێزێت لە هەموو جۆرە هێرشێک بە هێرشی ئەتۆمیشەوە. پەناگەی پایۆک یەکێکە لە نهێنیترین پەناگەکانی کۆشکی سپی. لە کاتی هێرشەکانی 11 سێتەمبەردا جۆرج بوشی کوڕ لەوێوە کاروبارەکانی بەڕێوە دەبرد. گرنگترین بەشی کۆشکەکە ئەو بەشەیە کە دەکەوێتە لای خۆراواوە، لەوێوە تەواوی بڕیارەکانی ئەمریکا و جیهان دەدرێت و زۆرێک لە گەلانی ناوچەکە چارەنووسیان هەر لەو جێگەیەوە دیاری دەکرێت. چیرۆکە سەیر و سەمەرەکانی کۆشکی سپی زۆرن، بەڵام دیارترینیان چیرۆکی خێوەکەی ئەبراهام لینکۆڵنە کە زۆرێک لەو کەسانەی لەوێ نیشتەجێن یاخود سەردانی ئەوەیان کردووە دەڵێن خێویان بینیوە. وینستن چەرچڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا لە کاتی مانەوەی لە کۆشکی سپی دەڵێت لەوێ ئەو خێوەکەی ئەبراهام لینکۆڵنی بینیوە. ئەمە بەشێک لە خانمانی یەکەمی ئەمریکاش هەمان قسە دەکەن و دەڵێن ئێمەش بینیومانە. سەختە باوەڕ بەوە بکەی لەم کۆشکەوە خێو ببینرێت، بەڵام ئاسانە باوەڕ بەوە بکەیت کە ئەم کۆشکە دەتوانێت دنیا سەرە و ژوور بکات. لەسەر سیاسەت و شتە سەیر و سەمەرەکانی ئەمریکا هێشتا زۆر ماوە، بۆ جاری داهاتوو با بمێنێ.